بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. عزيزان وخوشويسان، طاعة عبادتي هم لا يكتن مقبولي بردرقاي ذاتي حق تعالى بيت لخوي تعالى بارمة وكطاعة عبادتي همو مسلمانان بفضل كرمي خوي لما مباركة داور بقريت ولرحمته كرم ومغفرته عتقي من النار رمضان ولشوي قدر ببشمان نكات آمين. بحلقة نوي لحلقة كاني برنامج سلوك لخزمتانا إما إلا بحثي وردة وتمن تائرة بوباسي تيجيشتن وفهمي معناي عميق وباطني عبادات كافية بجورك بتوانين رقابة بين أو ديوي عباداته وفهم بكين كمعناي باطني عبادات شيء تابزانين مقصود شيء وما بابتك زور هستيارو جرنجة مسلماناني عزيز إما هموما أشياء تبقين لو كعبادات ناوروككي ومشككي ومغزكي جرنجة باقيكي نينكي جرنج نبت بلان فقط وسيلة كان تاوكو أم ديسيبلينا أم نظمة أم شتى شكل بقريتو إنسان بتواني وارد بي بو أويك لناو أصلي بابتك دا روحي عبادات بدز بيني وتبقات وهركسك لو روانقا والسير بكات وآوات واشي عبادات بكا وجخد بكا لقى الخويا بو حزوري قلب بو أورات بو معاني أورات بو تبيني والتفكر وتفكرين لو معاني جوانانيك لعبادات إسلامها هي لعبادتي خوي بهرة أبيني لعبادتي خوي أزاني نور دريافت أكات ومشمولي أو بركته أو رحمة أبيت كالعبادات هي بلام موت من برك قول تربينا وأم جار ينين لقول بونوي أم جار مانا با هنگاوك لهنگاوكاني سلوك من بو باراستني أم عباداتنا بيت أم عبادته لناو ضلدا جيجي أبيتوا وانا وكو خزينيك وكو شتانك كلا خزينيك بنيوي ضل ذخيرة أكري وكو جرمك كهدرويك لأنباري خوتا لغلي خوتا دايئني لخزني خوتا خزني أكي وذخيرة أكي إما زور جار وتمن عبادة أكين بهركين أبيني ما خليكي طاعة عبادة أبين بلام أو بركته أو رحمتك أشياء بما نقريته أنا ما نقريته خب قسمتك ما نود لبر هو للظاهر ده ما بينته قسمتك هو هر ظاهري شيني جونا ده بظاهره وكشجر جوري هي هر جونا ده بظاهري شريعته هر جربوها تبره وكشيء توا جوري هي بلام لولا إفراطك أكر يا جماعتك ظاهري عبادة أجرن ولنا ظاهر كذا خويا غرقكن لنا ظاهر ده أمن نوى وحمشتك كان ظاهرة لسر ظاهر الشرع كان لسر ظاهر الشرع أننا ودوبركي دروسا كان نظام تباعي وبرايتي أشكن وإلى آخر كشيء كتير أمره بحثي أكين أم هنقاوة لسلوك بي إيجن مراقبتي حواس بارزقاري لحاس سكن إما لظاهر دا بينج دانا حاسة من هي لظاهر دا هرسون حواسيكش من هي لباطن دا أم بينج دانا حواسة جورك منفذي ناوون يعني أجر لناوي إما دا عالمك ببيك هي لناوي إما دا عالمك هي إما نفس من هي عقل من هي الروح من هي أمان لناون لديوي ناوون بو أوي لقل أم دنياي دروا دا ارتباط بقرن بيوان دي دروس بكن لرقاي بينج دانا منفذو لرقاي بينج كناوة أم ارتباط دروس أكن أم منفذانا يكيكيان شاوة يكيكيان دمة يكيكيان قوي يكيكيان دسم ويكيكيان لامسة يكيكيان زائقية كذوق كان شد أو بينج دانا حواسية بلام إما زورتر ليردا قرك معنا باسي دمو چاو گوێ بکەین لەگەڵ شتانێک لەناو مێشکی ئێمەدا کە پێ ئەوتری خەواتر ئەوەی شەر دواتر بەحسیەکەین بۆچی ئەم سێدانە حەواسە پاراستنیان گرنگە ئازیزەکەم ئەگەر تۆ نوێژی زۆر ئەخوێنی قورئان ئەخوێنی تۆ زیکر ئەخوێنی بەڵام بەهرەی نابێت بەڵام نابێتە ئەو نورەی نابێتە ئەو فەرەحی کە لە دڵتا دروستی بکە پتۆ نابێتەوە وەکو ئەوە وایە تۆ خەریکی گەنم ئەەکەیتە ناو ئەمبارێک لە شوێنێکە لە دوکانێکە هەڵی ئەگری ئەمە تعبیری مۆلانایەکە لە مەسنەویات تۆزیحمان داوە
لەناو ئەو ئەمبارەدا مشک هەیە، مشکێکی هاتیە، هەر گەرمێک ئەخەی ئەیخوا، هەر گەرمێک ئەخەی ئەیخوا، هەر گەرمێکی تێ ئەخەی ئەیخوا. یان دڵی ئێمە وەکو دیوێکی گەورە وایە کە 5 دانە دەلاقەی هەیە، ئەم 5 دانە دەلاقن، ئەم دڵە ئەشێ خاوێن بکرێتەوە، ئەم عیبادەتانە ئەرکیان ئەوەیە ئەم دڵە خاوێن بکەنەوە. تۆ دەلاقەکان هەر 5ەکەی کراوەتەوە و تۆزێکی و ڕەشەبایەکیش لە دەوروبەری ئەو دیوەدا لە حاڵی جەرەیانایە و ڕەشەبا ئەکەوێت و تۆز بەرزە بێتەوە و تویش جاڕووێک گسکێکت گرتووە بەدەستەوە مەکنەسەی کەهرەبایی وەکو برادرانی باشووروان ئەڵنیای مەڵن جاڕ و بەرقەیەک گرت بەدەستیەوە و خەریکی دیوەکەت خاوێنەکەیتەوە. خاوێن نەبێتەوە؟ نابێتەوە. دەلاقەکان بازن. لە پێشوودا گەنم لە ئەمبارەکەدا کۆ ئەبێتەوە؟ نابێتەوە، چونکە مشکێک هەیە ئەیدزێ. یاوە بە تعبیری مەولانا کوزیەکە ئەم قەلبی ئێمە، ئەم لاشە ئێمە کوزیەکە، عیبادەتی ئێمەش وەکو چۆڕەئاوێکە کە لە ناو کوزیەکەدایە. ئەم کوزیە 5 دانە لولەی هەیە، 5 دانە لولەی هەیە. تۆ لە سەحرادا گوزەری پێ ئەەکەی ئەیبەی بۆ خوای تەعالا، چەنێک تۆز و چڵک و چەپەڵی و خاک و گرد و غوباری تێ ئەچێ. ئەگەر ئێمە لە عیباداتمان بەهرە نابین، یەکێک لە قەویترین و زۆرترین و بەرزترین بەڵگەکانی ئەوەیە چونکە ئەم حەواسە بەتایبەت ئەم سێدانە ناپارێزین. چاو ناپارێزین، دەم ناپارێزین و گوێ ناپارێزین. ئەمانە تەئسیری مستەقیمیان هەیە لەسەر ئەو شتەی لە دڵی ئێمەدا ئەگوزەریە. چاو ئێمە زۆرتر بەحسی نەزەرمان بۆ کراوە، واتە تەواشاکردنی ژنی نامەحرەم یان پیاوی نامەحرەم. بەڵێ پیسە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ النظرة سهام مسموم من سهام إبليس الملعون. نەزەر تیرێکی ژەحراویە، تەواشاکردن تیرێکی ژەحراویە. قال الله تعالى من تركها مخافتي أبدلتها حلاوة يجدها في قلبي. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم نەزەرکردن تیرێکی ژەحراویە و خوای تەعالا فەرموویەتی هەر کەس لەبەر من لە حەیفی منە، هەر کەسێک لە حەیبەت و لە ترس و لە خەوفی منە نەزەرکردن تەرک بکات، من شیرینیەک لە جێگەیە دائەنم کە لە دڵیا هەستی پێ ئەکات. ئەم حەدیسە چەند هاشتی زۆر ورد و جوانی تایە. ئەوەڵەن نەزەرکردن و تەواشاکردنی نامەحرەم تیرێکە، بەڵام تیرەکە ژەحراویە. تیری ژەحراوی ئەوەیە کە گرنگ نییە تیرەکە گەورە بێ یا بچکۆلە بێت، تیژ بێ یا کول بێ، کاتێک کە دای لە ئەو شوێنە تەواوی دەوروبەرەکەی پیسەکە ژەحرەکە بڵاوە بێتەوە، چونکە تیرێکی ژەحراویە. کەواتە نەزەرکردن کەم بێ یا زۆر بێ بە شیدەت و بە میزانێکی زۆر سەرەوە ڕەشایی، پیسایی، وزەی خراپ، ئێمە پێ ئەڵێن قسوەت، یعنی زدی بەرەکەت، قسوەت لە ناو دڵدا دروستەکات، ئەبێتە هۆی قسوەتێکی یەکجار زۆر، دڵ ڕەش ئەکاتەوە، سەمەرەی عیبادات ئەفەوتێنی، عیبادەتەکەت ئەدات بەبا دەلایەچ، بۆیە نەزەر تیرێکی ژەحراویە. بەڵام تۆ بۆچی تەواشا ئەەکەی؟ چونکە لەزەتی هاتیایتر نەفس لەزەت ئەبا لە بینین. ئەوەیە کە ئێژێ زینایی چاو نەزەرە. چاو خۆ ناتوانێت زینا بکە، ڕابطەی جنسی بۆ چاو چییە؟ نەزەرە، نەزەرکردنە، تەواشاکردنە. ئەوەیە کە کابرایەک لە بازاڕە نەزەرێک ئەکات، چێتە خزمەتی مەجلیسی حەزرەتی عوسمانی کوڕی عەفان ڕەضی الله عنه خەلیفەی سێهەمی موسڵمانان ڕزای خوای لێ بێ. حەزرەتی عوسمان ئاوا دائەگیریە تێکەچێ، ئەفەرمێ سەردا ئەخا، ئەفەرمێ کابرا هەیە بە چاوی نەزەر ئەکا، بە چاوی زینا ئەکا، ئەم جاریەتە ناو مەجلیسی ئێمەش. دوای کابرا ئەچێتە لە خزمەتی حەزرەتی عوسمان ئەفەرمێ ئەوەحی بعد رسول الله صلى الله عليه وسلم، يعني دوای پێغەمبەر وحی هەیە مەگەر صلى الله عليه وسلم، وحید بۆ هاتووە تۆ ئەمەتە چۆ زانی؟ فەرمووی لا ولكنها فراسة المؤمن. نا ئەوە فەراسەتی مسلمانە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمێ لە فەراست واتە لە ژیری و تێژی ئینسانی مسلمان بترسن، چونکە بە نووری خوا ئەبینی، واتە پیاوانێکن کە چاوی دڵیان کراوەتەوە ئەتوانن ببینن کە کێ چە گوناحێکی کردووە و چۆن گوناحی کردووە. مەبەستم ئەوەیە کە نەفەرێک ئەچێ بە چاوی زینا ئەکا، بەڵی زینای چاو نەزەرە. تۆ بۆچی تەواشا ئەەکەی؟ لەبەر لەزەت. گوێگرە خوای تەعالا ئەفەرمێ هەر کەسێک لەبەر من نەزەر تەرک بکە، شیرینیەک ئەبدەلتوها حەلاوەتەن، من شیرینیەک لە جێگەیە دائەنێم کە لە دڵیا هەستی پێ ئەکات، لە دڵیا
دەرگیری ئەبێت لە دڵیا پێی ئەزانێت لەبەر لەزەت نەزەر ئەەکەی تەرکی کە لەزەتێک ئەبینی کە قەت تەسەووری شتی واتە نەکردووە. بۆیە هەر کەسێک فێر نەبێ کە چاوی دابخات لە هەموو شتێک وەکو ویستە تۆزیح دەم ڕوونکاری ئەەکەم هیچ وەختە ناتوانێت لە عیبادەت بەهرەیەکی بەردەوام ببینێ. ناکرێ تۆ 5 فەرزە نوێژ بخوێنی بەڵام بەتایبەت ئەمڕۆ سوشیال میدیایە و ئەزانن چەندێک سوورەتی قیزەون و بێئەدەبی لە خزمەتانە ڕەش و ڕوود زۆرە لە سوشیال میدیادا تۆ بۆ هەر شتێک بگەڕی چە بۆ شتی باش چە بۆ شتی خراپ هەر تووشی شتی ناشرینتی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بەڕاستی ئەو نەناشەرعیان هاتیە. بۆیە یەکێک لەو کارانە کە دواتریشی نەسەریەشە کەم کەینەوە شتە تۆ بۆ ماوەیەکیش بوو بێتەشە کەم کەیتەوە ئەم ئینستاگرام و تیکتۆک و فێسبوک ئەمانە هاتوانی کەمتر بەکاربێنە و هۆشت بێت لە تەلەڤیزیۆنا لە میدیادا لە ڕسانەدا لە سوشیال میدیادا لە ئەمانەدا ئینسان بتوانێت فیلتەرێک بخاتە بەرچاوی. فێر ببین تەواشا نەکەین، فێر ببین سەردا بخەین کەم کەم ئەگەر ئەو کەسەی خۆی تەعالا هەمومان نەجات بدە هەر کەسێک گیرودەیە سعی بکە کەم کەم کەمی کاتەوە سەیری ئەو شتانە نەکات. ئەمجار لە ناو بازاڕە ئەسڵەن دەبی ئینسانی مسلمانی لە بازاڕە ئاوا بڕەوە بڕێگادا بەم لا بۆلادا سێر بکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕێگادا تەواشای بەری پێی خۆی ئەکرد. يعني حتى لەویشدا ئەژێ نەزاکەت و ئەدەب ڕعایەت بکەی لە بازاڕەکە تەواشایەکەی سەر مەچەرخێنە بەم لا بۆلادا بۆ تەواشای ژن و خۆشک و کچی خەڵکی ئەەکەی ژن و کچی خەڵک و نازانم خۆشکی خەڵک بە من و تۆ خەتەرناکن. والله هەر کەسێک تەواشای خۆشکی خەڵک بکات تەواشای خۆشکی ئەەکەنەوە، هەر کەسێک تەواشای کچی خەڵک بکات تەواشای کچی ئەەکەنەوە، هەر کەسێک تەواشای ژنی خەڵک بکات تەواشای ژنی ئەەکەنەوە. ئەمە قانونێکە لە دنیادا هەرچن ئێمە لەبەر ئەوانە نەزەر تەرک ناکەین. کابرا بڵێتە من خۆشکم نییە بێخەم تەواشا ئەەکەم نا لەبەرەوە خۆی تەعالا حرامی کردووە. ئینسانەشی ئەدەب ئێمە لەگەڵ حیواناتە فەرقمان هەیە، ئێمە ئاداب و حەد و سنوور هایەکمان هەیە. ئەوڵین ئەدەب و سنوور ئەوەیە گەرەکتە بەرەو لای خوا بڕۆیی خواهشت لێ ئەەکەم، گەرەکتە بەم چاوانە خوا ببینی. ئەمە تەوسیە ئەەکەم ڕۆبەتە بە نەفسی خۆم. هەر کەسێ گەرەکێ بە چاوی خوا ببینە، گەرەکتە بە چاوت پێغەمبەر ببینی صلی الله عليه وسلم. بە کام چاوە ئەتهەوێ سەیری بکەی؟ ئەم چاوەی کە پڕ لە قسوەتە، ئەم چاوەی کە پڕە لە نەزەری حرامە. بۆیە هەنگاوی حەواس بە چاو دەست پێەکەی کە لەوانەیە زوان لە چاو گرنگتر بی ئیسا ئەڕۆینە سەری برنگ نییە ئێستا با دەست پێ ئەەکەین مقدێ تەرتیبەکە زۆر گرنگ نییە گەرەکمانە بێژین دەم و چاو و گوێمان بپارێزین و باقی بە دەستیش حرام نەکەین بە پێش حرام نەکەین گشتی تەواوی ئەعزا جەوارح بەڵام ئەم سیانە حیاتین ئەم سیانە ئەسڵین. وەیە چاومان بپارێزین لەوەی کە بە مەیلی خۆی بەم لا بۆلادا سێر بکە و هەرچێ مێلیەسی سێر بکە نا ئەشێ فێری تەواشا نەکردن ببێت و بیشزانە و ئەمە مجرڕەبە هەر کەسێک بۆ ماوەیەک چاوی کنترۆل بکات و تەواشای نامەحرەمی پێ نەکات و سەردا بخات لەزەتێک لە دڵیا دروست ئەبێت کە بەهرەی ئەو عیبادەتە ڕۆژ بە ڕۆژ لە ناویە تامەداتەوە. عەرزم کردی تۆ ئاوانیە ئیتر خەلە بکەیتە ناو دوکانێک و ئەمبارێک و هەروە بڕژێت و بڕوات نا ئەمجار بەستوتە خەلەکە وردە جەمع ئەبێتەوە یان ماڵەکە کە گسکی ئەدەی دەلاقەیەکت بەستووە لەو دەلاقانە یعنی تۆزەکە کەمتر دێتە ناوە هەستەکەی کە خاوێن بۆتە. بەڵام تەواشاکردنی حرام و ناشرین تەنیا تەواشاکردنی نامحرەم نییە. ئێمە سێ جۆر نەزەرکردنمان هەیە هەر سیانی حرامە، هەر سیانی. یەک نەزەری نامەحرەم ئەوەی کە ئینسان تەواشای پیا و تەواشای ژن بکە یا ژن تەواشای پیاوی نامەحرەم بکات. دوو نەزەری خەڵقی بە تەحقیرەوە ئەمیش هەر حرامە، تەواشاکردنی خەڵک بە تەحقیرەوە ئەمە کە بە حەقارەتەوە تەواشای خەڵک بکەی بە تەحقیرەوە سەر بکەی حتا گونەحبارەکان حتا ئەوانەی کە بە نەزەری تۆ غافڵن حتا ئەوانەی کە بە نەزەری تۆ باش نین ئەهلی مزگەوتین ئەهلی نوێژنین نایە بە تەحقیرەوە سێریان بکەی. بۆ ئێمە ڕقمانە لە گوناح بەڵام ڕقمان لە گوناحکار نییە ئەم دوانەشێ جیا بکەینەوە. ئێمە لە گوناح بێزارین متەنەفرین لە گوناح و خۆشیشمان نایە لە گوناح بەڵام گوناح فعلە گوناحکار شخصە ئینسانە مرۆڤە. ئێمە ڕقمان لە خودی مرۆڤەکە نیە بەم مەعنا ئاواتەخوازی خێرین بووی داوای هیدایەتی بۆ ئەەکەین حەز ئەەکەین لە ئێمە باشتر بێت و عاقبەتیش مەجهولە هیچ کەس نازانێت لە عاقبەتە کێ عاقبەت بەخێرە بێ کێ عاقبەت بەشەڕە بێ خۆی تەعالا هەموومان عاقبەت بەخێر بکە و لە عاقبەت شەڕی بمان پارێزێ. تۆ نازانی ئاخری چی ئەقۆمێ نازانی یەکێک لە پیسترین مرۆڤانی سەر عەرز نەتانیاهو ڕئیس جمهوری بێسلاح ئەو دەوڵەتی صهیونیزمی پیس تۆ نازانی ئاخری چۆن سەری دانێتەوە خۆی کێ ئەڵێ خۆی تەعالا هیدایەتی نادا ئەو
وكي الله وهداية دا بمنو توش ربتك هي شاهد خويت على هدايتي دا الله عابدك بني إسرائيلي روبرو أبيتو لقل فاسقك بني إسرائيلي دكاتي خوي يكك لو كسانك عابد بولا كي وكان خليكي عبادات وقتو برد توشي نفرك لفاسق كان يعني نفرك إشارة في أكرا يعني متأمة يكك لفاسقاني بني إسرائيلي لو كسانك زور فسق فجوري هي كجيشنا يكتر هردوك سريان داخستو لا ينكردوا جيشنا يكتر هردوك هوا سريان داخستو لا ينكردوا بملا بلان بدو دانا تيروانين جاوازوا عابدك بالتحقيره هوا سري هلدا تخوا حيفي من نية شاوم كويت أو كابرا قيزونا أو كابرا جناح بارا بيسة أو إنسان فاسقة والله قيزمنا يتواشى بكم سري لابل وأويتر كتشاوي كود بعابدك تريق بو وتي حيفة من بمشاوى بيسان موا وبمهمو بيسيو كهما شاوم كويت أنا وشاوي أو بياو برزو برزو نوراني أو بشر موسيري كده أنا حكاياتي بني إسرائيل يقرنني يدروسني قالك ما نواني خو ما ندر بين انتهاي ألين يكك لكرامتي أو عابدة أو أبو هورك لبنسري أبو هميشه سيبري بو أكر يكك لكراماتي أو أبو كأول لا ينكر دولة يكتر بودو دانة ترواني نجيوازو كعرزم كردي هورك لسر عابدك لا شو أتصر فاسقك هورك لسر عابد باشك لا شو أتصر فاسقك تحققني وتحقيق وسيري خلق بك ببزئي وسيري خلق بك بمحبة وسيري خلق بك هرشن أما أشي خومان لنا وتشاوي خلق بارزين جرك ما أنا بلين تواشا كردني خلق بتحقيره بو إمنات وإمنا زارين كي باشا وكي خراب إمنا أو كاري خوايا داوري كردن وحكم دان كاري منو تون نية هيج وقته بلان بلي إنسان خوشت بين لقل مقر مروان بونا وشاوي هموكس ولا آخري بابا كان إن شاء الله بحسكين لقل كيا بقارين تنك هموكس قسوتك هابيا قسوتي أو أني شبتو أشي خد بباريزي أما تواشا كردني جنوبيا بنا محرم حرامة تواشا كردني خلق بتحقيره حرامة والسي تواشا كردني الدنيا بتعظيمه أو شر حرامة وأويك القرآن شهد سلمان بأداء بعظمته تواشا زينة الدنيا مكان هيج وقته بتعظيمه تواشا الدنيا مكان دنيا هيج نية وتر أرون الأسرية لم حلقانا دا دنيا هيك تشوفوشة هيك وقتها وش بي بالتعظيم وسيري دنيانا كي دنيا عظيم نية دنيا جورة نية ناوي تبى جورة تواشا دنيا كي جورة تواشا كدني دنيا قسوة لدلتها دروسكات دلت دورة خاتو ليادي خوا أم سيدانة تيروانينا كي غلطن وبالعكس سعيب كتيروانيني باشد ببيت يعني لم تشاوانا استفادة بك أم تشاوانا بوشي يالم تواشانا محرمك بوشي يالم بتحقير وبتعظيم وتواشا أم لا أولامك بو شونك التأثير يعني هي وتمان أمسي أم بينج دانا منفذن أو أرونا ناو الضل باشا بينج دانا منفذن بينج دانا دلاقن أرونا ناو الضل بس تأثير يعني هي يعني شي يعني توز أبنا ناو هرواكا توز أبنا ناو أكسجينيش هواي باش أبنا ناو بوني خوشيش أبنا ناو هموشتك أبنا ناو هم باش هم خراب كواتب ولا سيري اشتباشي بيبك مثلا الإمام الشافعي فرمي تواشا كردني مصحف عبادته حتى تواشا كردن حم مصحف قرآن بينه سير كردنكي فرمي حافظ زوركات نوري شاو زوركات تاوي بابلين إمام الشافعي خويل شعرك أفرمي شكوت إلى وكيع سوء حفظي فأرشدني إلى ترك المعاصي وقال لي بأن العلم نور ونور الله لا يهدى للعاصي أفرمي إمام الشافعي جاري كان خليك بوم دقيق متنكم لبر أكرت بوم لبرنا أكره شون بلا أستاذ وكيع وتم لبرنا أكريه أبيش قلت رولا بزانة شكونا حكت كردو أظن لحكاياتها إمام الشافعي نظريكي كردو حتى لبر حكاياتها بيني ومالي تشاوي كتبو ببشتي باجنة جنيك حالا وندا ببشتي باجنة جنيكي بروتي ببيلي باس بيني بو تواشام كرس ميشكم كارناك حفظي بناكري وفرموي بيم رولا وقال لي بأن العلم نور علم إخوان نور إخوان لطلع عاصدة جيجينا بيتوا ويا أمشاوة كم منافذ بوناو قلب شاو لهمويا تأثيري زور ترى مستقيم ترى ها شاو لهموشتك تأثيره أصراتي بوناو قلب وبوناو ضلي مروب زور ترو بتوترو قوي ترى تواشي دايكو باو كتبك بخوشويسية وتواشي منالكان بك بشفقته تواشي كونه هستي خوابك بعبرته
ئەمە کە تەجەلای جەماڵی خۆی تەعالا وتمان تەواشای دنیا مەکە بە تعزیمەوە ساختمانێک ببینی کە تۆ وا لێ بکە ئاوات بخوازی بتوانی هەرچێکت هەیە بیدێ بەڵام ئەو ساختمانتە ببێ ئەو بیناتە ببێ بەڵام تەواشای سەرزەمینی خوا بکە تەواشای کێوەکان بکە تەواشای ئایەت الله بکە ئەم شتانە جێنشینی نەزەرە خراپەکان وتمان ئەشێ هۆشمان بێت دقت بکەین لە بازاڕە بە تایبەتی مسلمانان ئەسوق مەئوە الشەیطان بازار ماوای شەیطانە لە بازاڕە نابێ ئاوا سەرمان بەملا بۆ لادابێ ئینسان ئەشێ فێر بێ ئەدەب و نەزاکەتی بێ تەواشای بەرپێی خۆی بکات حتا ئەگەر لە ڕووی شەرعیەوە فرەوردی بکەینەوە کە واجبی سەرشانی هەمومانە ئینسان ناتوانێت تەواشای کچی مامۆی بکە ئینسان ناتوانێت تەواشای کچی میمکی بکە ئینسان ناتوانێت تەواشای ژن خوشکی بکە ئینسان ناتوانێت ئەوانە نامەحرەمن بووی بەڵام بەداخەوە ئەمڕۆ بینی ئینسان لەگەڵ کچی ئامۆزا کوڕ و کچی ئامۆزا دەسە مشتاقەکەن میمکەزا دەسە مشتاقەکەن حتا لە بڕەشوێنە لەوانەیە بەسلاح وەکو خۆشەویستی وەکو مەحەبەتی قۆمایەتی یەکتری ماچ بکەن و ئەمانە گشتیان حرام وشمان بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمی ئەگەر دنیا ورد بێ بەسەرتا لەوە باشترە کە 500 بتەقی بە پێسی نامەحرەمێکەوە ئەبێ ئەم شتانە زۆر خۆمانی لێ پارێزین ئێمە قەرارە بۆ لای خوا بڕۆینها ئەزانی جەریان چی ئەم هەموو وردەکاریە بۆ چیە کابراڵی ئەی هوو بۆ ئەوە گیرمان پێدەنێت بۆ وازمان لێ نایەن وتمان نامان هەوێت دین سەختکەینەوە لەسەر خەڵکی بەڵام گەرەکمانە بڵێن دین گرنگە زانی جەریان چییە تۆ عەزیزی بەلای خواوە تۆ شەریفی بەلای خواوە ئەمە دڵخۆشکردنی ئەمە حەقیقەتی ماجرایە تۆ کاسەیەکت هەیە شتێکت هاپێ زۆرفێکت هاپێ کەس نازانێ شتێکی شڕ لە شوێنەکە هێناوتە گوێ نادەی خاکی تێەکەی ئاوی تێەکەی زبری تێەکەی سڵاپی تێەکەی هەموو شتێکی تێەکەی هەرگوێی پێ نادەی ئەرزشێکی نییە بەڵام ئاخۆ ئەگەر جامێکی تەڵائیت ببێ نوقرەیت ببێ هەروە گوێ پێ نادەی گرنگە بەلاتۆ تۆزیش پێوە بنیشی ئاوا دەسماڵێکی تازە دەسماڵی تایبەتی بە پەڕۆیەکی تایبەت ئەیسڕی بۆ چونکە گرنگە ئەرزشی هەیە نەفیسە خۆی تەعالا ئەم دڵی داناوە بۆ مەحەلی تەجەلای خۆی نەی هەبێ بێتە جێگەی معسیەت نای هەوێ بێتە جێگەی قسوەت بۆیە ئەوڵین کار لە پاراستنەکانمان ئەوە یەکە چاومان پارێزی دوو گوێ زمان بە یەکەوە مرتەبێتن لەم حەیسە مرتەبێتن هەر شتێک کە حرامە بیڵی حرامە بیبیسی گوێی خۆت عەزیز بێ بەلاتۆ هەمانت ئەچێ لە مەجلیسا دائەنیشێ ئەهلی قسە و باس نییە ئەهلی غەیبەتکردنی خەڵک نییە ئەهلی ئەو شتانە نییە کە دانیشی قسە لەبارەی خەڵکۆ بڵێ بەڵام گوێ نادا هەر ئەچێ دانیشی هەمووشی ئەبیسی بۆ برا عەزیزەکەم بۆ ئەو نەخۆت هێناوەتە خوار و لە هەموو مەجلیسەکە گوێ ئەگری وەڵاهی ئەم گوێ نازارترە لەوە کە تۆ هەموو شتێکی پێ ببیسی ئەم گوێ ئازیزترە لەوەی کە تۆ هەموو شتێکی پێ ببیسی بەم گوێ دەنگی قورئان ببیسە بەم گوێ تەسبیحاتی تەواوی مەخلوقات ببیسە لە ئاو لە بەرد و لە هاژەی با و لە قەید دارەکان و لە هەموو شتێکەوە گوێی خۆت پارێزە لەوەی کە تۆ شتێکی ناشەرعی بڕواتە ناوی هەر شتێک کە حرامە بێڵی حرامیشە بێبیسی بەڵام زمان ئەم دەمە بە دوو جۆر ئەشێ بپارێزرێ جۆری ئەوڵیان کە زۆر گرنگە وتم لەوانەیە لە چاویش گرنگتر یەکێکیان زمان کە بارهایمە لە وتار و وانەکانیشا بەحسمان کردووە کە بەڕاستی ئەم زمانە ئەوەی پەنە ئەیدا بە مرۆڤ زمانە ئەیدا ئەوەیە کە حەزرەتی عومەر ئەفەرمێ جارێکیان چوون تەواشاک بە حەزرەتی ئەبوبەکر سیدیق ڕەضای خۆی لە هەردووکیان بێ لە شوێنێکە دانیشتووە ئەوە زمانی گرتووە پێچی ئەدا زۆر بەلامۆ سیر بووە عجیب بوو بەلامە چوون یەک تەفعیل لە خەڵوەتی خۆی زمانی گرتبوو پێچی ئەدا من یەک تو پڕ کەوتمە ملیا ئەبوبەکری سیدیق چیەکەی خۆزانتر ئەبوبەکری سیدیق رضی الله عنه کە ئەفەرمێ ئەگەر ئیمانی لە کەفەیەکا بێ و ئیمانی عاڵەمینیش لە کەفەیەکا بیمانەکەی ئەبوبەکر زۆرتر ئەوە ئیمانی زۆرە حەزرەتی ئەبوبەکر وصديقة وقورتني شخص دواء رسول الله صلى الله عليه وسلم وأجر كسك لياقتي دوسايتي بغمري بوايا أوبو صلى الله عليه وسلم صديقي أكبر زماني بيجدا وتم أبو بكر الصديق شيء كيف فرمي ويلمك يا عمر أأمي مني فوتاني هذا الذي أوردني الموارد ئەمەیە منی فەوتانەوە ئەمەیە منی بڕوەتە شوێنایەکە نابێ بڕۆم ئەخۆ شەقسەیەکی کردبێ کە ئەشیایە نەیکردایە ئاوا سەرزەنشتی خۆی کردو حەزرەتی عومەر خۆی ئەفەرمێ قەت تا ئێستا لەسەر سکوتم پەشیمان نەبوومەتەوە کە بۆ بێدەنگ بووم بەڵام تا ئێستا هەزار جار لەسەر قسەکردنم پەشیمان بوومەتەوە کە بۆ قسەم کرد ئەم زمانە ئەوەڵەن قسەی ناشیرین و جنێ و غەیبەت و تۆهمەت فتنە بەم شتانە هەر نابێ بکرێ هیچ وەختێ
هۆشت بێ مەبادا بە زمانت بتهەوێ بە زمانی خۆت بتهەوێ شتێک بڵی کە ئەلعەیاذ بالله حرامە، وەکو جنێو، وەکو قسەی ناشرین، وەکو قسەی پیس، وەکو ئەو ئەلفاظە شەنیعانە کە لە ڕەوشتی ئینسانی مسلماندا نین. هیچ وەختێ یان غیبەتی پێ بکەی وەڵڵاهی ئەمە گشتمان گرفتارین. ئەزانی ئەگەر تەواوی قسەکانمان بنووسرێ کە بە نەسی قورئان هەر لەفزێک لە دەمی ئێمە دێتە دەرەوە لەدەیه ڕەقیب عەتید و دانە مەلائیکە لێرە بینیوتانە ئەو سلیبریتیانە ئەو کەسە ناسراوانە ئەڕۆن بۆ هەر شوێنە خەبەرنگارێک لەگەڵیانە هەواڵنێرەکە شتێک ئەپرسێ ئینسان بەلای خواوە گرنگە بۆیە هەمیشە دوودانە هەواڵنێ لێرەن هەر هەموویان ئەنووسن هەر هەمووها نەک بە مبالەغەوە بڵین ئاخر بڕێ وەختێ مەونە مبالەغاتمان بۆ کراوە مبالەغی نە وەڵڵا بەڕاست هەموو شتێک ئەنووسرێ کاتێک کە دەفتەرچەی عماڵت بازەکەی لە قیامەتە چی ئەڵێ لە قورئانە ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها. الله أي سبحان الله كابرا أم دفترة چییە چه دەفتەرێکە هیچ ورد و گەورەیەک نییە هەر هەمووەکەی نووسیوە. بۆیە نابێ بڵی وتم گوێ زمان مرتبطن و نابێ BBC هیچ وەختە گوێ مەگرە بۆ کەسە یێنێژێ فڵان کەس وای وت. یەکێک لە مەشایخی گەورەی یەمەن صالح الجفری باوە گەورەی حەبیب عەلی جفری شێخێک لە شوێخی بادیەنشین بوو ئەی کابرایەکە چێ بۆ لای پێ ئەڵێ قوربان فڵانە کەس وتی شێخ وایە بڕە قسەی ناشرین. شێخیش فەرمووی پێ ئەرێ تۆ خەجاڵەت ناکێشی لە ڕوبەڕوومان جوێنم پێ ئەدەی وتی قوربان ئەستەغفر الله من قسەی وا ناکەم فڵان کەس وتی من لە فڵانە کەس نەبیستوە وتی لە تۆم بیستوە. حەزرەتی شاع عومەری بیارە دەرەجاتی عالی بێت ئەڵێن قوربان فڵانە بەگزاوە جوێنی پێداوی فەرمووی دەی بە ئێوە چی بە ئێوە چ ڕەبتێکی هەیە بە من جوێنی داوە حەزیان کرد قوربان دەی ئێمە موریدی جەنابتین شاگردی جەنابتین ئێمە حەز ناکەین ئێمە پێمان سەختە فەرمووی دەی بە من چی تەماشاکەن چەنە حەکیمانە ئەگەر بە منی داوە بە ئێوە ڕەبتی نییە عایدی خۆمە ئەگەر ئێوە عاجزەبن وەڵاوە کێشەی خۆتانە کێشەی من نییە. بۆیە ئەوەڵجار ئەشی ئەڵێن زوانت لە جوێن و لە قسەی ناشری و نەشیا بپارێزی تا بێتە خواردترەوە بڕە قسەی لە هولعب هەیە نامان هەوێ ئەو نەخۆمان وشکەن و حتا شوخێک لەگەڵ ڕەفیقمان نەکەین نا مسمانەوە نییە بەڵام زۆر کابرا هەیە دانیشێ زۆربەی کاتەکەی لە هولعب و لە قسەی ناشرینا بەسەربات لە قسەی پرۆپوشا بەسەربات ئەم قسانە ئەنووسرێ ئەزانی بەجێگە ئەوانە گەر زیکر بخوێنی چەنێکی پێ ئەبێت. بۆیە پاراستنی زمانە بەڵام پاراستنی زمان لێرە کۆتا نایەت وەختەکەمان کۆتایی پێهات هەم بەحسی تیکەی حەڵاڵ هەم بەحسی بڕێکتر پاراستنی زمان هەم پاراستنی بڕێکی تر منفەزەکان کە پێم وابوو لە حەڵقەیە کاتوانین بەیانیانکەین بەڵام بەحسەکەمان بە درێژەی کێشە لە حەڵقەی داهاتووە ئینشاء الله ئەم بەحسە تەواوەکەین و ئەو منفەزانە تەواوەکەین ئینجار ئەڕۆینە ناو ناسینی خۆمانەوە و ناسینی نەفسەوە ئەگەر خوای تعالی ئیزنمان بدات إن شاء الله. أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.